کەس لە هیچیان تێناگە نەگەر حیزب و دو حیزب هەموو حیزبەکان و کویەک کەسە لیان تێناگە کەسیان پاگین لەگەڵ بەرامبەرەکەمانە باشە کەسیان وکوێن پاگنین ئەوانە من پاکن بەزان کەسیان پاگنین هەر لێرەوە تا کۆر هەمویان ئەگەر پاکبوونە ئەوان ئاوایان نەکرد وایە کاکەگیان ڕێکەوتون ئێمە بڵین نازانین ڕێنەکەوتون نازانین هەرێک و قسەیەکەکات هەرێک و بەلای خۆیان داشکێنێ لە زەرد پرسە ئەڵێ من باشم لە 100 پرساڵ من باشم لەی پرساڵ من باشم ئەوەی کە فۆتاوە فەرمانبەران قوربانوا بۆ سێژە ڕات چکە یەکی هەشت بەیانی یەکی هەشتە حکوومەتی عێراقی لە کاتی خۆیان موچایە ئەمان ئەم خەڵکیان هەڵخەڵەتانوە لە کاکە وا ڕێکەوتون بەهۆی دارایی ڕایان گانوتیان ئێمە کاکە توانامان هەیە نەوتی خۆمان با بڕاوە نەوتەکان تەسلیم کردووە شتیکەیان ماوە ئەویش تەسلیمەکەن بۆ نمونە نانەوتیەکەیان هەیە ئەویش لەم دوو سێ ڕۆژە ئەویش تەسلیمەکەن هیچیان بەدەستەوە نامێنێ ئێتر داواکەین لە کەناڵە بەڕێزەکەتانەوە مشورێکمان بۆ بخۆن و هەوڵمان بۆ بن شتێک بکرێ بە ڕاستی مۆزەف توانە و ئیمکانەتی توانای نەماوە یعنی بەڕاستی حەق خۆیتی هەڵوەست وەرگین ئەوە کاکەجان بۆ دوو مانگەچێ ئەو مانگی شەش بۆ بەڵێ چینە سێ مانگ یعنی مانگی هەر شەشەوە شەش و حەوتمان وە نەگوڵوە نەخێر ئەتر نازانم یعنی تاکەیە وامان لێکەن و سیرێکی تۆزە تاخیر من کاکە بۆ تاخیر بوو نازانم ئەتر کاکەجان تۆش حەقی من بە ئەو دەوامی خۆمەکەم بە ڕێک و پێکی و هەموو ڕۆژێ دەوامەکەین ئێتر ئەو وەزعکاوایە بەخۆم